جارێکی تر سڵاوت لەبێ و لە پانۆراما لەگەڵ بەردەوامین ببوورە کە کێشێکی تەکنیکیە بوو هەندێک لەگەڵماندا بڕایت پێم وابێت تۆ لەو کاتەدا قسەتە کرد سەبارەت بە یەکەم ئەدای سەرۆکی پەرلەمان هەروەها گەیشتنی قۆناغەکە بەمەی ئێستا. کاک دیاری من جۆم لە قسەکانی برای بەڕێزم کاک بڵند بوو یعنی من حەز ناکەم بازی ڕەد و ئەوانە بدەمەوە ئەوەی کە کرا بەرامبەر سەرۆکی پەرلەمان یا بەرامبەر پەرلەمان کرا ئەکرا بە شێوازێکی تر بواە دانێ من ئێستا حالێم وەکو گۆڕانی قسە بکەم دانێ من گۆڕان بووم بارەگام سووتان دانێ من گۆڕان بووم کۆبوونەوەم کردانێ من ئەوم کرد بەڵام ئایا ڕەتفیعلێک ئەوەی کە کردی گۆڕان وا دابنین خراپ بوو با دابنین ئەکرێ من بە ڕەتفیعلێکی خراپتر مامەڵە لەگەڵ بارودۆخەکەی بکەم لە کاتێکە کوردستان لەو پەڕی خراپەیە وەزعی لە دەوروبەر 1000 کیلۆمەتر دوژمنێکی دڕندەی خوێن ڕێژ بەرامبەرت وەستاوە لە دەوڵەتی ئیقلیمەکان خێران بەو تۆ ناوێ ئەکرێ بم پەرچەکرداری کە کاک بڵند ئیشارەتی پێدا بە پەرچەکردارێکی زۆر خراپتر مامەڵە بکەم دابنێ ئەو لا خراپی کرد و منیش بە خراپتر بیکەم چۆن ئەبێ بم پەرچەکردارە ئەمە وای کرد سومعی ئێستا بەڕاستی سومعی هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە لە ڕووی سیاسیەوە کەوتۆتە ژێر پرسیارەوە یعنی بەڕاستی ئینسان مەبەستم ڕەتفعلی پارتی دیموکراتی کوردستانە داوای یاخود چی؟ بەڵێ ڕەتفیعل طبیعیە هەر حیزبێ ڕەتفیعلی هەبێ بەڵام ڕەتفیعلەکەم ینی وا باش بوو وەکو خۆی بواە لە ڕێی قانون بواە مەسەلەن بۆ چی هەرێمی کوردستانی شتە ژێر پرسیارەوە ئێستا تەنها شکاتمان کرد و ئەو بارودۆخی کە دروست بوو ئەو نەهاتنەی سەرۆکی پەرلەمان بۆ لێر ئەو ڕێگرتنە چکە تۆ بتێنێتەوە هەواڵ لە دەرەوە باسەکرێ ئەمریکا و UN بە خیلاری ڕۆژێک گەیشتە ئێرە هەر لە مەتاڕەوە خۆی گەیانە مەکتەب سیاسی یەکگرتو تا چارەسەرێک بدۆزێتەوە ئەمە بۆ خۆی قورس بوو ئێسش جوابدانەوە نییە بەڕاستی یعنی نە برادرانی پارتی جوابیان پێ بۆ حەلی ئەم مشکیلەیە نە برادرانی گۆڕانیش یعنی ئەوە من لەگەڵ هەردوو بەڕێزان فراکسیۆنەکان دانیشت بووین بۆی کاک حاجی بورە بەڵام پێشتری ژامادت ئاماژە بۆ کروت چۆن پارتی و گۆڕان تێکیاندا ئاواش چاکی بکەنەوە بەڵام کاک بڵند ڕێزم هەیە بۆی بەڵامەوەی کە تێکیدا پارتی دیموکراتی کوردستان نەبوو یعنی ئێستا بۆ دەتێت پارتیش لەگەڵای چاکی بکاتەوە کە پارتی نەبوو زین چۆنە من ناب مەقازی کاکە دیاریجان ناب مەقازی ینی ئەوەی کە تێک چوو بە تەنیا من ناڵێم فلان و فلانە ینی ئەوە وەزعەکە دیارە کێشەکە لە بینی برادرانی پارتی و برادرانی گۆڕانە ئەو گۆڕان فعلی کردووە پارتی ڕەتفعلی کردووە پارتی فعلی کردو و گۆڕان ڕەتفعلی کردووە هەموو حیزبەکان طبیعیە فعل و ڕەتفعل هەبێ ینی پەرچەکردارێ بەرامبەرێک بەڵام نابێت لەسەر حیسابی پەرلەمان بێ نابێت لەسەر حیسابی وەزعی کوردستان بێ بۆ خۆتان منافەسەی سیاسیەکەم طبیعیە کاکە تۆ بارەگات سوتا بڕۆ شکاتی لێ بکە شکل لە کێ بیدە مەحکەمە لە کاک نێوشیروانە بیدە مەحکەمە هەتاکو نەفرێک گەنجێک ئێمەش هاتنە سەر بارەگاکەمان خەڵکەکانیشمان ناسی کێ بەڵام هی ئەوە نیە ئێستا کە مەسەلەن گەورەی بکەن و قەزم ئەوەیە کە ئیشێکی زۆر خراپ بوو بارەگا سوتاندن کەلتورێکی زۆر خراپە سومعی هەرێمی کوردستانی زۆر ناشرین کردووە یعنی هەتا سەری ئەسقان ئێمە ئیدانی ئەوە زعاکەین بەڵام لەگەڵ ئەوەشە تۆ پەرچەکردارەکە بڕۆ لەگەڵ ئەوە بکە کە هاتۆ بارەگای سوتانە تۆ بۆ بەرامبەر سەرۆکی پەرلەمانیەکەی سەرۆکی پەرلەمان سەرۆکی دەستگایەکی شەرعیە سەرۆکی گۆڕان نییە تۆ سیاسیەن گلەی لێ بکە قەتعی عیلاقات بکە لەگەڵ حیزبەکەیە بۆ نمونە شکاتی لێ بکە ئەوە قانونە بۆ نمونە ئەگەر ئەتەوێ بەرامبەر سەرۆکی پەرلەمان بیکەی بەڕێی من مەسەن من بوومایە ئەهاتم خۆیان ماشەڵڵا 38 کورسین چەند فراکسیۆنێکی تری احتیمالە بە تەوقیع کۆکراتەوە ئێمە داواکەین دکتۆر یوسف لە سەرۆکی پەرلەمان نەمێنە بە شێوازێکی قانونی داوامانە کرد یان مقاطعی جەلسەمانە کرد یان ئەنواع وەسائلمان بەکارێنە یان بە دانیشتنی سیاسی مەکتەبی سیاسی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانەدا بنیشتیان کاکە ئێمە ڕازین ئەم دکتۆر یوسف بێ بەڵام ئەمەی کە کرا من یعنی بەڕاستی حتا برادرانی فراکسیۆنی پارتیش بازێکی کە من دانیشتم لەگەڵیان پێیان موقیفەکان پێیان ئیحراجە پێیان خۆش نییە گەری چۆنە بێ نەکلەوەی پێیان خۆش نیە کە سەرۆکی پەرلەمان نەمێنە موقیفەکان پێ ناخۆش شێوازەکەیان پێ ناخۆشە من ئیشم بە شێوازەکە ینی شێوازەکە بەڕێی من ئافۆنمی بەزەوە نقطەیە بەڕێی من شێوازی مەنعکردنی سەرۆکی پەرلەمان لە مستەوای برادرانی پارتی نەبوو پارتی تاریخێکیە پارتی حیزبێکی گەورەیە پارتی مەکانەتی هەیە یعنی ئەو ئیشە بەڕاستی لە مستەوای تێگەیشتن و عقلێتی پارتی نەبوو بەم شێوازەی کە ئێستا پێیگەیشتووە کە ئەمە بەڕاستی منی زۆر ئازاردا بە حکمەوەی کە ئەندامی پەرلەمان و وا لە سەرۆکی پەرلەمانەکە بکرێ ئیشم بەوەنی هەر کەسێک بێگەر پارتیش بۆیە هەمان موقیفم ئەبوو باش کاک حاجی پارتی دیموکراتی کوردستان دەڵێ ئاساییە دکتۆر یوسف گەرەک و پەرلەمانتار بێتەوە بۆ هەولێر سوتنەوەی گۆڕانیش دەڵێت
لابردنی سەرۆکی پەرلەمان هێڵی سوورە دەمێت تۆکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان شتێکم پێ بڵێ بزانم دەرفەت چییە چارەسەر چییە ڕێگە چارە ئەمە من ئەوە بڵێم ینی مەسەرەن ئەم دکتۆری سفە چ جەریمەیەکی کردووە ینی چ جەریمەیەکی کردووە تا مەسەرن بڵێ من نێتەوە بابێتەوە دوای متمانی دەبسانێ ینی ئەمە یەک مشکلەمان هەیە پێمان عیبە لە ڕێیەک تەنازول بکەین ینی مەسەلەن بۆچی دانانیشن ئەوەڵی هێڵی سوورە ئەوەڵی هێڵی هاتنەوەی دکتۆری سف هێڵی سوورە ئەوەڵێ مانەوەی لادانی دکتۆری سف هێڵی سوورە یعنی ئەم دوور لە سەنگەر لە یەکگرتنە وەڵڵاهی ئەمەیان یعنی من زۆر ئەترسێم بەڕاستی لەم بارودۆخە بەش بە حاڵی خۆم ئەترسێم یعنی باشە بۆچی زمانی حیوار بەکارنایەن بۆ زمانی یەکتر شکاندن و یەک سفڕکردن و یعنی دانیشتنی لە تاریخی باو باپیریەوە پیای دێن هەتا ئەمڕۆ کە ئەم پیاوە هیچ خەباتی نەکردووە من هەردووچان ئەڵێم بۆ نمونە کاک مەسعود و کاک نێوشیروان لەوەتی لەدایک بوون لەو شاخە لەدایک بوون لەوە هەردووچان لەو شاخە بوون حەقم نییە بە ئایدۆلۆجییان بە حیزبیان چیان کردویانە بەڵام توخوا ئەکرێ لە هەردوو دەستگای ڕاگەیاندنە بە باو باپیری یەکتر دێنە خوارەوە حەچی قسەی ناشرین بە یەکتری ئەڵێن توخوا ئەوە معنای هەیە ئێمە بچین لەبەرچاوی هەموو عالەمە هەرچی ڕەمزی ئەم کوردستانە هەیە بیان شکێنین ئەمە لەبەر خاتری ئەوەی یاسایەک تێپەڕی تێنەپەڕی ئەوە ئەهێنێت خوا کاک حاجی دەگەر